ئەمڕۆ کاتژمێر دەی سەر لە بەیانی بەداخەوە ڕووداوێکی ئاگر ڕوویدا لە یەکێک لە کۆگاکان لە ڕێگای سەرەکی هەولێر دهۆک لە گوندی گەزنە بەداخەوە کۆگاکە زیانێکی زۆری بەرگەوتووە. ئەو کەلوپەلەی لەناو کۆگاکانمون پێکاتون لە کەلوپەلیدا تاشی جوانکاری خان و باڵەخانە دا سپرا ماوادێکی پلاستیکی زۆر تێدا بوو کە خۆتان دەزانن ئەو ماوادە پلاستیکانە کە ئاگر دەگرێت مادەی خێرا گورگورتون زیانێکی زۆر بەر کۆگاکەکەت. بەڵام ئەو کۆگایانەی کە لە تەنیشتی هەموو خۆتان لێوە بوون لە تەسویرەکە ئەوانە هەموو سەلامەتن زیان بەر ئەوان نەکەوتەوە. بەڵام بەداخەوە ئەو کۆگای ئاگری کرد بوو بە تەواوی سووتە و کەلوپەلێکیشی زۆری تێدا بوو هیچ تێدا ڕزگار نەبوو. چەند کەس تێدا بریندار بووە؟ چەندە زیانەکان؟ بەڵێ سوپاس بۆ خۆی زیانێکی گیانی لە ڕووداوەکان نەبووە تا ئێستا. ئەوەی هەیە زیانەکان مادینە و یەک کۆگایە. ئەوە کارەکەشی دیار نییە. ئێستا ئێمە ئەفسەران و کارمەندانمان لێرە نەخەریکی تەواو و کۆنتڕۆلکردنی بارودۆخەکەنە لەوەی ئاگرەکە زیاتر تەشەنەکە زیان بەر کۆگاکانی تر نەکەوێت. دواتر لێکۆڵینەوەی خۆمان دەکەین هەم لە هۆکاری ئاگرکەوتنەوە کۆ خێرا تەشەنەکردنی ئاگرەکە لە ناو کۆگاکەوە بە خێرایی تەشەنەی کردووە و هیچی لێ ڕزگار نەبوو و زیانەکانیش تەخمین دەکرێت بە بزانین چەندە زیانی ئەمەش دەمێنێتەوە بۆ لێکۆڵینەوە. ئەگەر هیچ مەرجی و ڕێنمایەکی بەرگری شارستانی تێدا نەبی بێگومان ئەمەش لە ڕێڕێوی لێکۆڵینەوەکە دیاری دەکرێت و ئێمەش پێشبینیمان وایە کە مەرجەکانی تێدا نەبێت لەبەرەوەی کە ئاگرەکە کەوتۆ زۆر بە خێرایی تەشەنەی کردێەوە کەلوپەلەکەی ناویشی هەمووی سوتاوە. قەبارەی زیانەکان دیارە چەندە؟ باسم کرد ئێستا کە بارودۆخەکە تەواو کەوتە ژێر کۆنتترۆل مەترسی لەسەر هیچ شوێنەکە نەما ئەو کاتە تەخمینی زیانەکان دەکرێت. سوپاس. بەڕاستی ئەمە گرفتە کاتێک نەکەر ئەم ڕووداوە هەر ڕووداوێک دەکەوێتەوە چ لە ناو سنتەری شاربی چ لە دەوروبەری شار. بەڕاستی گرفتەکە لە کۆبوونەوەی خەڵکێکی زۆر لە شوێنەکە زۆر جار دەبێتە هۆکاری ئەوەی کە ڕێ لە ئۆتۆمبیلەکانی ئێمە دەگیرێت کە ئەو ئۆتۆمبیلانی پێی دەوترێت ئۆتۆمبیلی هاوکاری سەپۆرت کەلوپەلی دێنتە شوێنی ڕوودا و ئاو دەینێ مادەی فۆم دەینێ کە ئۆتۆمبیلەکە لەسەر شەقامیان لە نزیک شوێنی ڕووداوەکە ڕدەگری. ئۆتۆمبیلەکانی ئێمە خۆتان دەزان قەبارەیان گەورەیە ناتوانن زۆر بە خێرایی بگەنە شوێنی ڕوودا و زۆر حاڵەت هەیە کە گلەیش دەکرێت لە درەنکەوتی تیمەکانی بەرگری شارستانی بە ڕێژەیەکی زۆر ئەم هۆکارانە هەم لە شوێنی ڕوودا و کە قەرەباڵغی هاوڵاتیان دروست دەبێت ڕێ لە تیمەکانی ئێمە دەگرن بە شێوەیەکی دروست کاری خۆیان بکەنوە. دیاردەیەکی تریشەیە پێم خۆشە لێرە ئێستا ئەوانە جێمان لێ کاتێک کە ڕووداوێکی هاوشێوە ڕوودەدا تیمەکانی ئێمە ئێرێ بەڵام خاوەنەکان ئەوانەی تەنیشتی بەرامبەری پشتی دەست دەکەم بە دەرهێنانی ئەو کەلوپەلانەی کە لێوێ بێگومان ئەمەش قەرەباڵغێکی زۆر دروست دەکە ئەمەش گرفتە مادەم ئەمە لە شوێنەکە بن بێگومان لێ ناگەڕێن ئەو ئاگرەوە ئەوەندە تەشەنە بکە زیان بە دەوروبەری خۆی بگەێنێت ئەوەندەی لە توانە ئێمەداوێت. بەڵام بێسیقەی و بێمتمانەی وا دەکات زۆر جار ئەمە قەرەباڵغێکی هێزگار زۆر دروست دەکە و ئەو کەلوپەلەی دەری دێنن هەموو دێنێن لە ناوەندی گۆڕەپانەکەت دایدەنێن بە ئەوە نیەتی خۆیان کە نەسووتێت. بەڵام ئەمە دەبێتە گرفت هەم بۆ تیمەکانی ئێمە هەم بۆ ئۆتۆمبیلەکانیش.